ئامادارتی خاتوونێکمان کردووە کە سابوون دروست دەکات بە کۆمەڵە کەرستەی سروشتی بۆ گرفتەکانی پێست. جا بە چ شێوازێک ئەم سابوونانە ئامادەکرێت، هەریەک لەم سابوونانە ئەو کەرستانەی کە بۆی بەکار هاتووە چییە و کامێک لە گرفتەکانی پێستی بێ چارەسەرەکرێت. ئەمە بابەتێکە من بەجێ ئەهێڵم بۆ خاتوو تاڤگە محەمەد کە لەلامان ئێستا ئامادەیە. خاتوو تاڤگە سڵاوت لێبێت، زۆر بەخێربێن. بەخێربێ خاتم، زۆر بەخێربێ میواندارێکتان زۆر سپاسی کەناڵی کورساتەکەم کە منی بەسەر کردوتەوانێ و سپاسی ئێوەژەکەم ئێمەش خۆشحاڵ کامێرەوانەکانی ژەکەم لە پشتی لە ناوی ئەوانیشەوە سپاس دەکەم. جا کۆمەڵک لەم سابوونانە کۆمەڵک بۆنی شیتیا بەکاراتۆ تۆزێک بۆنی ستودیۆکەمان ئێستا جیاوازە زۆر خۆشی تۆ خەریکی بووی لەگەڵیان. من زۆر هەست بە بۆنی دەستم ناکەم، بەڵام لە ستودیۆکە بۆنەکە هەستی پێکرێ. خاتوو تاڤگە سابوونەکانی بەڕێزت بە کەرستەی سروشتی دروستەکرێت. باسێکمان بۆ بکە ئەو کەرستانەی کە بەکاری ئەهێنیت کامانەیە بۆ سابوونەکانە. بەڵێ سابوونەکان جۆرا و جۆرن، هەر جۆرەی بۆ نەوع پێستێکە بێ. تەبێ ئینسان هەمومان پێستمان وەکو یەک نییە، هەیە پێستی چەورە، هەیە پێستی تێکەڵە، هەیە پێستی وشکە، هەیە زیبکەی هەیە، هەیە پەڵەی خۆر و هەتا و ئیتر ئەم جۆرە پەڵانەی هەیە کە دروست بووە. اینجا ئەو شتە سروشتیانی کە من بەکاری ئەهێنم، یەکەمیان زەیتی لاڤێندەر لەگەڵ گوڵی لاڤێندەر، ئەمە سروشتیە. سابوونێکی ترم هەیە خەڵوزی تیا بەکارهێنم، خەڵوزی ئەکتیڤە. ئەو خەڵوزە بۆ خواردنیش ئەبێ، یعنی خەڵوزێکی زۆر پاکە لەناو سابوونە بەکارهێنی ئیش بۆ کونی پێست پاگەکاتەوە ئەو خەڵوزە. بەڵێ سابوونێکی ترم هەیە بۆ زیبکەیە، خوێی هیمالایی تیا بەکارهێنم. خوێی هیمالایە بەڕاستی ئەویش وەکو تەعقیم، وەکو دەموچاو ئەو چەوریە نەک چەورێ سوود بەخشەکان، چەورێ زیان بەخشەکانی پێست کۆنتڕۆڵەکە. بۆ کەسانێک کە زیبکەیان بەڵێ کە زیبکەیان هەیە. بەدانەدانە عەزیت کێشی نیشانمان بێت ئەگەر هاوکارانمان یارمەتیمان بن. سەرکۆ لەوانەیە ئەم سابوونانە بۆ پیاوانش زۆر باش بێت، چونکە زۆر جا پیاوان زۆر چەورە خاتوو تاڤگە. منویستم پرسیاری ئەوە کەم، یعنی زۆر کات ئێمە ئەو مادە پاکشکەرەوانەی کە ئێستا چەندەها جۆر هەیە لە بازاڕە، بەڵام خەڵک هەوڵەیات ئەو باشترین بەکاربێنەی کە کەمترین مادەی کیمیایی تیابێت. تا چەند کارە لەسەرەوە کردووە مادەکانی تۆ زۆرینەی سروشتی بن، یعنی زیانی نەبێت. من زۆر هەوڵم ماوە تا بتوانم سروشتی بێ. ئەمە یەکەم ئەمە بڵم دووەم، بەس یەکەم هەدەفی من لەم سابوون دروستکردنەیە، من شامپۆشم دروست کردووە. ئەمە شامپۆیە بۆ قش، ئەمەشم ینی ئەنواعم دروست کردووە. یەکەم هەدەفی من ئەوەیە کە قوتوی پلاستیک نەمێنێ لە ژینگەیە. ئەمەوێ هەموو کەس ئەمە بەکاربێنێ، ینی قوتوی پلاستیک نەمێنێ. هەدەفی من ژینگە پارێزیە، بگەڕینەوە بۆ سروشت، بگەڕینەوە بۆ زۆر کۆن چەند هەزار ساڵ پێشی ئێستەکە ئەم پلاستیک وشتە نەبووە، بەڕاستی ژینگەی بە تەواتی پیس کردووە. اینجا ئەو لاڤێندەرە ئەگەر باسێکی بکەی بۆ کامێک لە گرفتەکان ئەبێت، ئەمە لاڤێندەرەوە چاوی چەور ئەبێت. ئەمە لاڤێندەرە، ئەمە تۆوەکەیەتی، ینی گوڵەکەیەتی بۆنیکە. ئەمە لاڤێندەرێکێکە لەوانەی کە مێشکیش ئارامەکاتەوە بۆ ئەو کەسانن کە سترێسیان هەبێ مشکیان ئارامەکاتەوە، هەم کۆنتڕۆلی چەوری پێستەکە. ئەمە زەیتەکەشی تیا بەکارێنم، بەڵام ئەمە زەیتەکەیەتی، یعنی زەیتەکەشی هەر ئەبێت بۆ پێست بەکار بێت بۆ زیبکە یان بۆ من لە سابوونە بەکاری ئەهێنم و خۆشی ئاسایی بۆ پێستیش بەکارێت، بەس من لە سابوونیشا لە سابوونەکەیا بەکارێنم و ئاساییش بۆ پێست بەکارێت. ئەم دوانی تیا بەکارەهێنم کە زۆر بەسوودن بۆ پێستی چەور. جا سابوونی قاوەمان هەیە، ئەمە سابوونی قاوەیە، ئەمە قاوی تیا بەکار هاتووە لەگەڵ کەرەی کاکاو. کەری کاکاو کەرەیەکە بەڕاستی زۆر بەسوودە، یعنی وەکو دژە خۆرە، وەکو شێدارکەرەوەی پێستە، وەکو ڕوونکردنەوەیە بۆ پێست. ئەم کەرەیە دارێکە کەری کاکاو زۆر ئەوە تا، بەڵام ماشەڵڵا گەرمای کوردستان هیچ شتێک ناڵێ وەکو خۆی بمێنێ، هەمووی ئەتوێنێتەوە. ئەمە کەری کاکاوە. بەڵێ سابوونێکی خۆشاوەکە، بەڵێ ئەشخورێ ئەخورێ هەلی کەری کاکاوە، وەکو بڵین کاکاو مادی کاکاوە. بڵێ ئەمە ئەشتەکە ئەشخورێ زۆر بەسوودە. لە سابوونی قاوەکەیە بەکارم هێناوە لەگەڵ قاوە خۆیە، قاوە و کەری کاکاو. بۆچی ئەبێت ئەمە؟ ئەمە بۆ پێستی چەور ئەبێ، هین ئەفۆ بۆ پێستی وشک ئەبێ لەگەڵ نۆرماڵ.
پێستی وشک و نۆرمال اینجا پێز ڕووناگەکاتەوە پەڵەکاڵەکاتەوە تەمان ئەمە مەوادی کیمیایی نییە کە ئەڵی پێسکاڵەکاتەوە یا پەڵەکاڵەکاتەوە تۆ یەک جار دەموچایی پێ بشۆی یەکسەر دیارێک ئەو پەڵەیە لابەرێ ئەمە بە سروشتی وردە وردە لەگەڵ پێستی خۆتا ڕای ئەهێنی تۆ ڕۆژانە دوو جار بۆ سێ جار بیشۆیت و بە سروشتی ئەو پەڵە و دەموچاو ڕووناگەکە باشە ئەم سابوونانەی تۆ دروستیەکەیت تا چەند گرنگی بەوای ماوەیەک چەند بمێنێتەوە یعنی بۆ نمونە کارلێک لەگەڵ شتی مادەی کەیانەکات یاخۆ بڵێ بۆ نمونە ئەگەر ئەمە بۆ نمونە بۆ سێ-چوار مانگ بمێنێتەوە لەوانێت زیانە پێ بگەیانیان خراپ بێ بۆ پێستی تۆ تۆ تەرکارت لەسەر کڕۆمانەوەی ئەمە زۆر ئەم سابوونە سروشتیانە بە پێچەوانی شتی ئەکسپایرە ئەمە تا بمێنێتەوە باشترە کە من دروستی ئەەکەم بۆ دنیا تا 6 هەفتە بەکاری بێنی پێی ئەڵێن ئەبێ بخەوێ بنوێ کە دروستی ئەەکەی بە تا 6 هەفتە بخەوێ ینی بخیتە شوێنێکەوە دایبنی لە دوای 6 هەفتە بەکاری ئێنی تا بمێنێتەوە چاکترە تا بمێنێتەوە نیسە سابوون هەیە لە هیچ ساڵمە پێشە ماوەتەوە هە لە خێزانە بە ماوەی ماوەتەوە ئەمە ئەوە سابوونی ئەڤۆکادۆیە هەر بۆ کەستی سەوزەکەیە بەڵێ ئەمەش جا دوو ڕەنگی تریشت بەکارهێناوە ئەمە بە چ ڕەنگێک ئەم دوودانە و کچانش بەڵێ ئەمانە هەمووی ڕەنگی سروشتین تایبەت بە سابوون و کرێماتر بۆ مناڵانە بێ بەڵێ ئەمە بۆ مەسەلەن بۆ نمونە بۆ لە دایک بوون بۆ دیاریەک بۆ شتێک ڕێکبوونی مناڵەکە خۆشی لێ دەچیتیا بەکارهێناوە بۆنی مناڵی لێە بۆنی مناڵە زەیتی مناڵە کە هیچ زەرەرێکی بۆ مناڵەکە نییە ئەنجە ئەم پێستەش لەسەر ئەو کەسێک کە کڕیارە من دروستی ئەەکەم مەسەن بۆ نمونە ئەفریقیەک داوام لێ ئەەکە ئەم پێستی مناڵەکە ڕەشپێست دروستەکەم مەسەلەن ئەڵمان سپیە زۆر سپیە مەسەن زۆر سپی ئەەکەم بۆ خۆمان گەنم ڕەنگەیکەم یعنی ئەمە چێتەوە سەرە بێ لە مناڵەکە بچێکە ئەوێت خاتو تاڤگە لە ئەڵمانیا ئەژیوە ئەم سابوونانە لەوێ بڵاوە کاتەوە دیارە بە خۆشحاڵیەوە خاتوونێکی کورد لەوێ توانێتی بازاڕێکی باشی بەرهەمهێنانی سابوونی هەبێ جا باسی ئەم شامپۆی ڕقیەت کرد ئەگە باسێکی ئەمەشمان بۆ بکەیت ئەمەش ئەم شامپۆیە سروشتیە ئەمە بۆ ئەو کەسانە باشە کە قژیان ئەڕوتێتەوە قژیان تەنگ ئەبێتەوە لەبەر ئەوەی مادەیەکی سروشتی تایە مادەی هندیە شیکاکی پێ ئەڵێن شیکاکی پێ ئەڵێن هندیە وەکو خەنە گەڵایەکە ئاوای سروشتیەکی تەناوی ئەم بێخی قژت بە قوە دەکا پێستی ئیتر شامپۆی تری لەگەڵا بەکار نەهێنن بەس دوای ئەوە چونکە ئادی کە تۆ شامپۆ بەکارێنی دوایەوە هەیە قش فێر بۆ دوایەوە مکەیەڤی ئەفتەر شامپۆ بەکارە بێ دوایەوە ئەتوانی ئەوەش من لە بەرنامەما هەیە ئەوەش هەم بە ڕقی دروست زۆر باشە هەندێک کەس هەیە بە تایبەتی لە مۆرزی گەرمایە یاخۆ هەندێک کەسێ هەستیاری هەیە بە کۆمەڵی بابەت پێستی تووشی سووربوونەوە یاخو پێستەڵانە پێستاڵایەت لەسەر دەمچایی ئەمانە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەو بابەتانە طبعاً بەعام هەر هەمووی کاریگەری هەیە لەبەرەوەی من لە هەموو سابوونەکان ما بێجگەلەوەی کارێکی خاص شتێکی تیا بەکار هاتووە لە بیکەیە بەکار نەهاتوە بۆ نمونە ئەمە قەڵوزە تیا بەکار هاتووە ئەمە لافێندەرە ئەمە قاوەیە بەڵام بەعام هەمووی زەیتی زەیتونە کەری کاکاوە کەری شیایە زەیتی بایەمە ئەمانە ئەم زەیت و کەرانە هەمووی خۆی زۆر زۆر بەسوودن بۆ کۆمەڵی پرۆتینی باشی تێدا بەڵێ ئەمە بەعام بەڵام بە تایبەتی ئەم سابوونە ئەمە سابوونی شیری بزنە سابوونی شیری بزنە بۆ ئەگزیما بۆ سەداف بۆ ئەو ئەوانەی حەساسیەتیان هەیە اینجا لێرە بۆ زۆر سپاسی هاوڕێیەکی فەیسبووکم بکەم کە بەڕاستی تا ئێستا نمبینیوە لە بەریتانیا ئەژی و متەرجمە و نووسەرە بەهناسخان ئەمە بە تایبەتی ڕسێپتی ئەمەی بۆ ناردم بە تایبەتی خۆی نووسەر و تەرجمە ئەکاوتی سابوونێکم ئەوێ ئەمەم بۆ دروستکەن ئەگەر دیقەت من ئەوانە لۆگۆی خۆمی پێوەیە بەس پێوەم نەکردووە ئەمە سانکیوم تیانویستیوە لەبەروی ئەم خانمە لە بەریتانیاەوە داوای لێکردن و ڕسێپتی بۆ ناردم لە دوای ئەوە جەنابەت فێر ئێستا سابوونەکەش بەردەستی نەکەوتووە یعنی بۆ دروست کردو بە تایبەتی و چاوەڕێیەکە بیەمێ ئەمە سانکیوم بە ئەو نووسیوە هیوادارم لێرەوە ئەگەی لێم بێت و ئەمە زۆر زۆر بەسوودە ئەنی بەڕاستی ئەگزیما و کێشەگزیما وەکو بەڕێزیوتی ئەوەی کە حەساسیەتی هەبێ گەشتی هەبێ ئەمە زۆر زۆر سابوونێکە یعنی تر هەر دەموچۆ نەرمەکە هێوریەکاتەوە دەستەکانە خۆش بێت زۆر زۆر سپاست دەکەیت دەستی خۆش دیترم شتانش بێنەوە بۆ لای خۆمان ئیشەڵا منیش ئاواتمەوەیە بەڕاستی چونکە ئەو شتە بە سوودانە کە لەبێ ئەوان بەکاری ئەیە نەمیژاواتمەوەیە کە کوردی خۆشمان ئەوانە بناسێت
یعنی چی لە ئەوانی تکەمترە ئاشنا نەبێ مەسەلەن ئێستا زۆر کەسێ هەر کەری کاکاوی نەبیستووە کەرەی شیای نەبیستووە لە کوردستان بەڕاستی میش حەزەکەم ئەوانیش چاوکراوە بنەو شتانە ببیستن بە هیوای ئەوەی کە بتوانانی لێرەش توانی لەگەڵ هەندێک کەسا پەیوەندێکی باش بەستی بۆی کە شتەکانیش بێتە ناو خۆمان و داواکاری لەسەر بێت و بتوانین زیاتر زۆر حەزەکەم منەوەی حەزەکەم کە کوردەکان لێم کڕمە ئیسفادە بکەن ئەوان هەیەە بەڕاستی ئەوان چاوەڕێی دەستی منیان ڕاستە شتی منیان بەدڵە بەس زۆرە ئەنی زۆر کۆمپانیای چاکەیە شتی چاکەیە بەس من حەزەکەم ینی کوردستان وڵاتەکەی خۆم ئەو شتانە ببینێت و چای بکرێتەوە شتی چاک نەک شتی ئەکسپایر و مەوادی تیا بێ بەڕاستی حەزەکەم شتی سروشتی بێتە ناو کوردستان دەستەکانە خۆش بێت بەرنامەکەت زۆر بۆن خۆش کردین زۆر جوانترت کرد سپاس دەکەین